هەڵەبجە ئەو شارەی نازنامەی گەلی کوردە و ڕەمزی قوربانی دانا لە مێژوودا خاوەنی خەباتی نەبڕاوی نیشتیمانیە و تا ئێستاش برینی قوربانیەکانی لە پێناو کورد و کوردستان ساڕێژ نەبووە. پاش کۆتاییاتنی ڕفراندومی باشووری کوردستان و دەرکەوتنی ئەوەی پارێزگاکە هاوشێوەی بەشێک لە شارەکانی دیکە یەرێم بەشداری دەنگدەرانی کەم بووە و لە سەدا 55 وڵاتیان دەنگیان داوە. کۆمەڵێک کەسایەتی و ڕۆژنامەنووس نورکی شکاوی خامەیان ڕوو لە هەڵەبجە کرد و تۆمەت و تەشیر و چاواشەکاریان بەرامبەر شاری شەهیدان کردووە. ئەوەش بووە جێگەی نیگەرانی و لە کاردانەوەشدا هاوڵاتیانی شارەکە دەڵێن پێویستە ئەو کەسانە داوای لێبوردن بکەن. ئێمە وەکو هەڵەبجەیەک قسەمان زۆرە لەسەر ئەو کەسانە و وەدایاندێنە دادگا و پەشیمانیان دەکەینەوە لەو ناو ناتوەرەیە لە جیاتی ئەوەی کەوا بێن لە هۆکاری کەمی ئەم دەنگانە و نەڕۆیشتنی خەڵک بەدەم دەنگەکانەوە بکۆڵنەوە هۆکارەکەی چییە دێن بەم شێوە سوکایەتی بە خەڵکی هەڵەبجە دەکەن. بەڵێ ئێمە وەکو هەڵەبجەیەک بەڕاستی هەرگیز ئەمە بەسەرمانە تێ ناپەڕێت و ئەبێت ئەو کەسانە پەشیمان و داوای لێبوردن لە خەڵکی هەڵەبجە بکەن. هەڵەبجە خاوەنی یەکەم شەهیدی شۆڕشی ئەیلولە و لە هەموو سەردەمەکاندا ڕوبەڕووی ستەم و زۆرداری دەسەڵات وەستاوەتەوە. هەر لە پێناو کورد و کوردایەتیدا بوو لە ساڵی 1970 کیمیاباران کرا و 5,000 کەسی شارەکە شەهید بوون. نیگەرانیەکانی خەڵکی هەڵەبجە بۆ چاواشەکاری و وێرشەکانی ئەو کەسانە بە شێوەیەکە بەرکەوتوویەکی چەکی کیمیایی بە نیگەرانی و خەمێکی قوڵەوە دەڵێت هەڵەبجە تاجی سەری هەمووتانە هێشتا خوێنی لێچۆڕێت. پێ منێن بە زامەکانیدا بەتەمان چیترتان بۆ بکات مەگەر لەبەر ئێوە شەهید نەکرا؟ بەنسبەت هەڵەبجە ئایا هەڵەبجە بۆ کەم بەشداری کردووە ئەو هجوومە زۆرە و ئەو تەشیرە زۆری کە بە ئێستا بەرامبەر بە هەڵەبجە ئەکرێ بەڕاستی ناحەقێکی گەورەیە بەرامبەر ئەم چارە دیسان ئەکرێتەوە. ئەمە پەیامی هەڵەبجە بوو بۆ ئەو هەموو زوڵمەی کە لە 26 ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان دەرحەق بەم شاری کردووە و ئەمە هیچ ڕەبتێکی بە قەزەی نەتەوایەتیەوە نییە. ئەمە پەیامێ بوو لە خەڵکی هەڵەبجەوە هەم بایکۆتیان کرد و هەم نەخێریشان کرد. ئەمە بوو گەوری هەڵەبجەیەمان بۆ دەرەکەیە جارێکی کە هەڵەبجە مێژووی وا بووە هیچ کاتێک لە هیچ سەردەمێکە ملی بۆ هیچ جۆرە تاوانکاریەدا نەناوەندووە. هەڵەبجە هەر ئەو هەڵەبجەی ساڵی 1970 ئێمە ئیبینینەوە گۆڕانکاریی وایمان نەبینیوە لە کۆی هەڵەبجە ڕوویدا بێت بە پارێزگابوونێکیان بۆ کردوین تەنها ناوێکە و تاو ناوەڕۆکێکی پوچەڵ. یعنی من ئەمەی ئالێرە بە کورتی ئەوە بڵم باشترین دەرکەوتن بۆی کە ئێمە دەسەڵات و ئەقڵەتی تاکی بڵێن ئیداری کورد ببینین دروستکردنی پارێزگای هەڵەبجەیە کە تاکە شارە و تاکە پارێزگای کورد بڕای لێدا و هەتای سا نەبووە پارێزگا. خەڵکی هەڵەبجە و وەڵەبجەیەکان دەڵێن ئەوە پەیامی شارەکەیان بووە لە بەرامبەر پشتگوێخستن و پراوێزخستنی هەڵەبجە لەلایەن دەسەڵاتەوە کە بە شێوەیەکە تاکو ئێستاش هەڵەبجە مامەڵەی پارێزگای لەگەڵ ناکرێت. هاوکات بەشداری کەمی هاوڵاتیان لە ڕاپرسیدا دەگەڕێنەوە بۆ ناکۆکیە سیاسیەکانی نێوان لایەنەکان و قەیرانە کۆمەڵایەتیەکان و خراپی ژیانی هاوڵاتیەکانی. ئەو کەسانەش پەلاماری شاری هەڵەبجە دەدەن لە بەردەم دادگای گەل و کەسوکاری شەهیدان و بریندارانی چەکی کیمیایی تووشی لێپرسینەوە دەبن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.